بەیانی باینتان باش سڵاو لێەوە تاوای بینەرانی کورسات و کورسات نوێزی دیارە ئەمە ئێستا لە دەشتی داڵغۆڵای کورسات تەختەوەی کە هەیە خۆشەویستن ئەوەی کە هەیە ئامادەکاریەکان زۆر هەمووی ماڵە گەورەکەیە بێگومان دیارە ئامادەکاریەکانەوەی کە هەیە گەراوکارم کاکسەدار سوڕەکان بگوازێتەوە بە شێوازێکی زۆر باش بەڕێوەچەوە و گەیشتۆتە قۆناغی کۆتایی لە ئێستادا کەپرەکان ئامادە کراوە بۆی کە جوتیارەکان وردە بەرهەمەکانیان بێنن دیاراری وەکو خۆشت پار ساڵ لێرە بووی بە درێژایی سێ ڕۆژەکە تەختێک کرا لێرە تەنها ئەمڕۆ کاڵەکە بەتام و چێژەکەی دەشتی زەڵێ ناخرێتە ڕوو بەڵکو و بەرهەمەکانی دیکەی باغداری کوشت و کاڵیش لێرە دەخرێتە ڕوو و ترێ هەرمەیە تەواوی ئەو بەرهەمانەی کە پێویستە و جوتیار لەم ناوچەیە بەرهەمی دەهێنێت دەیخاتە ڕوو بەڵام ئێمە ئەمانەوێ بزانین ئەو بەرهەمانەی کێتە ناو فستیڤالەکە بە تایبەتی کوێن لە دەشتی شارباژێڕی تەخێت چەند لادیەگرێتەوە بەرهەمەکان چین یەکێک لە ئەندامانی سەرپەرشتیاری ئامادەکاری فستیڤالەکەم لەگەڵە ئەگەر پێم بڵێ جەنابەت پارساڵ یەکێک بووی هەر لەو جوتیارانەی کە بەرهەمی کاڵەکە تێنایە ناو فستیڤالەکەەوە ئەم ساڵیش لە نزیکەوە خۆت سەرپەرشتی فستیڤالەکەیەکەی و لەگەڵ تیمی سەرپەرشتیاری ئامادەکاریەکان ئەم ساڵ چەند گوند لە سنوورەکە بەرهەمەکانیان هێنە ناو فستیڤالەکەەوە پێشەکی بەخێبن ئەرکتان کێشا وەڵا فستیڤالەکە لە سنووری ناحەی بەرزنجەیە شارباژێڕی تەخت دەشتی زەڵێ بەگشتی زۆربەی گوندەکانی سنوورەکە بەشداریان کردو و هاوکار بن برا جوتیارەکان بە هەنواع میوە و ئەنواع جۆرەکانی میوەکە لە شارباژێڕی تەختە هەیە مەسەلەن ناوچەی شارباژێر بۆ کاڵەکەکەی ئەوەنە بەناوبانگە دەشتی زەڵێ بۆ فۆکسەکە چووەتە سەر کاڵک لێرە چ تام و چێژێکی جیاوازیە لە چاو کاڵکی ناوچەکانی کە و ئەوەی بەرهەمەکانی ئێرە جیاوازەکاتەوە لەگەڵ ناوچەکانی ترا چییە؟ وەڵی ئێرە ئەوەی لە سەرەتای مانگی شەشادە سەکرێ بە تۆوەکە هیچ مادەیەکی کیمیایی بەکار نایەتیایە ئاو نایرێ ئەوەیە خاکەکەی بە پیتە جوان ئەم عەرزە کە ئەکیێڵێ دوای ئەکوترێتەوە بە ئامێرێکی تایبەتی خۆی بۆ ئەوەی ئەو عەرزە جوان کڵۆگلیتیان نەمێنێ ئەو بەرهەمە کە یێتە سەرەوە ئەو نەمامە گەورە بێ هیچ ڕێگریەک لە بەردەمیانەوێ ئێرە ئەمڕۆ چی یەنە ناو فستیڤالەکە بۆی ساخ بکرێتەوە وڵا بەگشتی خۆی فستیڤالەکە فستیڤاڵی کاڵەکی زۆرتێتیایە ترێە هەنجیرە هەرمەیە هەڵۆژەی تایە ئیتر هەنێک کۆمپانیای کەش بەشداری کردو بە ئەکسسوارات و شتی خۆیان بە سەرپەرشتی کۆمپانیای فشن مۆریاس واتە هەر هاوڵاتیەک ئەمڕۆ بیوێ بەرهەمێکی ئۆرگانی زۆر باشی دەستکەوێ ڕوو لەم فستیڤالە بکات بەڵێ بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە شتی جوانی تیا شتی توفەی تیا شتی پاکوتەمیزی تیا بێ موادی کیمیایی یعنی میوەکان هیچی موادی کیمیایی دیانە هەمیستەوە خۆیەوە لە ناو باخەکان و ڕنو لێرە ساقێکەکەن ڕاستەوە خۆ نزیکترین باغ لە شوێنی فستیڤالەکەەوە بەرهەمەکەی خۆی نەدایانێ هەتاوەکو ئەو گوندانەی کە دووریش بن بەرەوریشن بەڵێ مەبەستمەوەیە کە نزیکترین باغیەت دوورترین باغی شەر ئاماژەم پیاوەیەت بەڵێ ئەمە پارساڵتۆ بەشداریت کرد بۆ یەکێک بووی لە جوتیارەکان کە لێرە شتت فرۆشت فرۆشی چۆن بۆ فرۆشی چاوەڕێیەکەن لە چاستەکانێ ئەمساڵ بەرەوکەوە بڕوە ئەلحەمدولیلا زۆر فرۆشتێکی باشی هەبوو زۆر بە جوانی و بە شتێکی متەزم ڕۆی بە ڕێگای ئەم ساڵ دڵنیاین لەوە پشت بەخوای گەورە دوو هێندەی پار فرۆشیە بێت و سەردان کەرمانە بێت سەرکەوتوو بنێمەش بە هیواین دیارە ئەرکی دەستگای میدیایی کورسات کە سپۆنسەری میدیایی فستیڤالێکی لەم شێوازە دەکات بۆ ئەوەیە کە بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی دروست کات و بۆ ئەوەیە کە پشگیری و پشتیوانی جوتیارەکان بێت و لێرە ئاری بە درێژایی ئەو سێ ڕۆژە تەواوی ئەو ئامادەکاریانەی کە لێرە کراوە ئەمساڵ ستودیۆکەی کورسات دەکەوێتە ئێرەوە واتە پارساڵ ڕاستەخۆ ڕوبەڕووی خۆری ئێواران بۆ ئەمساڵ پشت دەکاتە خۆری ئێواران و لێرە چەندین چالاکی جۆرا و جۆر هوەری ئەنجامە درێت بە درێژایی سێ ڕۆژەکە جگەلەوەی کامانە دەبینێمانە سوارچاکەن و ئێوارە لێرە نمایشی خۆیانیان دەبێت و لەگەڵەوەشدا جوتیارەکانی دیکەش و دەستڕەنگینان خانمانی دەستڕەنگین لێرە ئێوارە بوونیان دەبێت لە ئێسادا بە گشتی ئامادەکاریەکان زۆر باشەوە ئامادەکاری زۆر باش کراوە بۆ ئەوەی کە بەرهەمی جوتیاران بێتە ئێرە
و لێرە ساقکرێتەوە قوربان جەنابەت جوتیاری ئەگەر زەحمەتمان لەگەڵا بکەشی ببوورە ئێمە هەرەوەنا سوسڵا و کاتە باش ڕاستەخۆ لە کورساتەوە لەگەڵتاین ئەڵە نام بەخوا باش ئەگەر پێم بڵێ بەرهەمە تێناوە ئەمڕۆ بەرهەمێنی تێرە ئینشەڵا بەرهەمەکەی تۆ چییە؟ کاڵک و نۆک و هەڵوزەوانێ بەرهەمی کاڵک و ئەوانە چۆنە بڵین ئیمساڵ باش نییە ئەمساڵ ئەمساڵ باش نیە بۆ وەڵی ئەوە قەدەرە ناچین بەڵێ ئەی بەرهەمی نۆک و گەرم شتەکە شکر لەخوا بەزێوێ واتە ئەوان شکر بەرهەمیێرە باش بوو بەڵێ وەڵا لەخوا بەزێوێ جوتیارەکان بەم جۆرە فستیڤالە چەنە خۆش وەڵا زۆر لێرە ڕاستەخۆ خۆتان بەرهەمەکە ساغەکەن و بەڵێ ئەمە بۆ ئێوە چ گرنگیەکی وەڵا خۆش و منتیقەکەمان ئاژارێتەوە بۆ ئێمە زۆر خۆشە دەستان خۆش بێم واتە چاوەڕێوەکەن گەشتێرێکی زۆر ڕوتان دەبکات ئیشەڵا چوار ساڵیش بەشداریت کرد منتیقەکەمان خۆش بەڵێ ئەوەی کە منتیقە جیاکات و لە منتیقەکانی تر چییە؟ وەڵی ئەو هەوا و ئەرزەکەی ئەیگۆڕێ ئارەوەڵا ئەوێ اینجا بەرهەمەکەشتان بەرەمێکی ئۆرگانیە دوورە لە کیمیاوی خوا بەزێ شتێکی جوانێ کاڵک و ترێ و هەڵوژەوە هەموو شتێکمانێ باشە لەخوا بەزێری سپاس بەخۆ بە هیوای نەمیشە پڕ بەرهەم بن باختان پڕ بەرهەم بێت و جوانترین بەرهەمتان ئینشەڵا بۆ بێتە ناوە ئەوەی کە هەیە لێرە بەردەوام ئامادەکاریەکان کاکە ئارام قارەمان لێرەیە کە یەکێکە لە ئەم سپۆنسەر و سەرپێشداری گشتی چالاکیەکانە ئەو دیارە مەشغوڵە ئەوە لەگەڵ کورسات نیوزە بەردەوام ئەمانیش سەرقاڵی ئامادەکاریەکانەوە لێرەوە چەند ڕۆژێکە ئامادەکاری ئەکەن بۆ ئەوەی کە فستیڤالەکە بە شوازێکی زۆر باش بەڕێوڕە دکتۆر کارەکان چۆنە ڕوا ئەگەر بچینە بەردەم کەمێرەکە کارەکان لە ئێسادا چۆنەوە کۆی گشتی و جوتیارانەی کە تاوەکو ئێسا ئێوە لای ئێوە ناوەکانیان تۆمارکرۆ چۆنە و لەگەڵ دەستگای میدیایی کورساتا ئێوە ئامانشان لەم فستیڤالە چییە؟ سپاس بۆخوا بۆ ساڵی دووەم فستیڤالەکەی فستیڤاڵی کاڵک لە شارباژەری تەخت لە دەشتی زەڵە دووبارەکەینەوە ئەم فستیڤالە بۆ پاڵپشتی جوتیارانی ئەم ناوچەیە بۆ ساختکردنەوەی بەرەمەکانیان وە لە ڕووی معنەویشەوە بۆ پاڵپشتیکردنی ئەرک و ماندووبوونیان گوندەکانی ئەم ناوچەیە بەگشتی هەمویان بەشدار بوون گوندی مۆریاز ناحیەی بەرزنجە مایاوە شوکێ کاژا و هەتا دوایی سەرجەم گوندەکانی شارباژەری تەخت بەشدار بوون ئەم ساڵ نزیکی 44 کەپەر حازرکەوە بۆ سەرجەم جوتیارەکان و چەندین چالێکی جۆرا و جۆر ئەنجام ئەدرێ بۆ منە گۆرانی میلی و نمایشی ئەسپ و ئەم ساڵ جیاوازیەکیشمان کردووە کە هەنێک شوێن و هەنێ یاری مناڵانمان هێناوە بۆ مناڵ کە هاتن بۆ ئێرە وەکو جامپ و خلیسکێنەی گەورە و چەندین شتێکی تریش ئێوە جگە لەوەی کە جوتیار پشگیری ڕاستەخۆی جوتیارەکەن ناوچەکە ئەتانوێ فۆرمی بگۆڕن لە ناوچەیەکی کشت و کاڵێ و بۆ ناوچەیەکی گەشت و گوزاریش بە تاکید ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە بە دانیشتوانی ئەم ناوچەیە کە لەلایەن کۆمپانیای مۆریاز ڤیژنز بیرۆکەکەی کاک ئارامخانەکە بەڕێوەبەری کۆمپانیاکەی من وەکو سەرپەرشتی گشتی پرۆژەکانی کۆمپانیای مۆریاز ڤیژنز بەشدارم و زۆر سوپاسی دەستگای میدیایی کورساتی ژەکەن کە خۆشبەختانە یەکسەر ئەرکی سپۆنسەریکردنی ئەم فستیڤاڵیان گرتە ئەستۆ دەستان خۆش بۆ سەرکەوتوو بن دەستان خۆش بە بەیوایەوەی ئیمڕۆ کاری زۆر جوان بینی و لێرە چاوەکان لەسەر دەشتی زەڵەیە ئەمڕۆ دەستگای میدیایی کورسات بە تەواوی پێگەکانی خۆیەوە لە پلاتفۆرمەکانی ئەوە لە شاشەی کورسات نیوز و کورساتەوە بەردەوام دەبێت لە خزمەتی جوتیارانی ناوچەی شارباژەر دەبێت و لە سنووری ناحەی بەرزنجە بەگشتی دەبێتە پاڵپشتێکی بەهێز بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان هاوڵاتیانیش لە سنووری پارێزگای هەڵەبجە پارێزگای سلێمانی و دەشتی شارەزور و پارێزگاکانی دیکە هەرێمی کورسان بۆ ئەوەی کە بەرهەمێکی ئۆرگانی زۆر باشیان دەستکەوێت دەتوان ئەمڕۆ ڕوو لە دەشتی زەڵێ بکەن بۆ دەستخستنی بەرهەمێکی ئۆرگانی زۆر باش.